ملتك بيوي زندو بمينتوا ملتك بيوي نشان بدا كسر بخويا لأن الملتاني زندو دا جيغاي هيا دبي نرخي آزادي خوي بدا بیستودوی ڕێبەندانی ساڵی 1357 هەتاوی خاڵی وەرچەرخان لە مێژووی ئێراندا بوو. وەرچەرخانێکی بنەڕەتی لە سیستەمی پاشایەتیەوە بۆ سیستەمێکی تازەی کۆماری، بەڵام نەک کۆماری بە شێوەی پێشتر ناسراو لە وڵاتانی دیکەی جیهان، بەڵکو سیستەمێکی تازەی کۆماری کە بەرهەمی ڕێفراندۆمێک بوو کە پاش پاکتاوکردنی بیر و هزرەکانی دیکە وەدی هاتبوو. سابز ئاری قێرمز نە هەر کدوم و مایەلیت بیاندازی تو. کوردەکانی ئێران لە شۆڕشی ئەم وڵاتەدا بەشداری چالاکانیان کردبوو. هەر بەم هۆیشەوە چاوەڕوانی ئەوە بوون کە مافەکانیان لە دەسەڵاتی تازەی ئێراندا دابین بکرێ، بەڵام ڕووداوەکان پێچەوانە دەرچوون. یک حزب با اون حزب الله، حزب مستضعفین، و من توبه میکنم از این اشتباهی که کردم. و من اعلام میکنم که این قشرهای فاسد در سرتاسر ایران اگر سر جای خودشون ننشینند ما به طور انقلابی با اونها عمل میکنیم. رژیمی خمینی تجا ببستی کسی وقتا و خوی و هیرش چیپان و برینی تری نظامی توفر کردستان آماده بکن. شوار من بوتویج آکامکی نبود چون رژیمی خمینی آماده نبود و خواهد اساسیکانی ایمه دیموکراسی و خودمختاری قبول کرد. یەکێک لە پارسەنگە بەهێزەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانی ئێران حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەڕێبەرایەتی دکتۆر عەبدوڵڕەحمان قاسملوو بوو. عەبدوڵڕەحمان قاسملوو شارەزایی لە چەندین زمانی وەکو فارسی، عەرەبی، فەڕەنسەیی، ئینگلیزی، چێکی و ڕووسیدا هەبوو. Nous n'avons jamais détourné un avion. Nous n'avons jamais posé de bombes dans les villes de l'Europe, même pas dans les villes d'Iran. Nous n'avons jamais fait le terrorisme. Nous n'avons pas pris des otages. Alors le docteur Gassemlou, c'est lui qui nous a accueillis. أو الدكتور قاسم لبوكا يكم مأموريتي إمي لساڵی 1970 دا ڕێخست لە ناوچەیەکی گشتی لە کوردستانی ئێران کە ئەو کات لە پێگەی سەرۆکی حیزبدا بوو. بۆ ئێمە لە ڕوانگەی منەوە زۆر هاوکارێکی باش لەگەڵ دکتۆر سعید شەرەفکەندی بوو. هەردووکی ئەوان لەگەڵ ئێمە سەرۆکاریان هەبوو. زۆر بەباشی بە زمانی فەڕەنسەی قسەیان دەکرد و بۆ ئێمە زۆر باش بوون چونکە کاری پەیوەندیکردنیان زۆر بۆ ئێمە سادە دەکردەوە و زۆر خێنگەرم بوون. لە باری فکریشەوە لە یەکتر نزیک بوون. لە هەمان کاتدا ناسیارێکی باشیان لە فەڕەنسا لە پاریس هەبوو. لە ڕادەبەدەریش باش و بۆ ئێمە هۆی ڕەزامەندی بوون. هەروەکو تایبەتمەندی کە بۆ ڕێبەرێک دەبووە هەبێت وشە و واتای پڕ بە پێستی خۆی دەدۆزێەوە، چ بۆ کەسێکی ئاکادمی زانکۆدی تو، چ بۆ کەسێکی سادەی خەڵکی گوندی
هەروەها دەستەواژەی دروستی بۆ بابەتەکان دەدۆزێەوە، شێوەی دروستی باسکردن لەگەڵ خەباتکارێکی سادەی پێشمەرگەی پەیدا دەکرد. Des organisations internationales, malheureusement, ni la Croix-Rouge ni les autres organisations internationales n'ont pas répondu à notre appel. Parce qu'il paraît que ces organisations sont faites pour aider les gouvernements, pas le peuple. Et c'est pour ça que ça veut dire que pour eux, il y a deux sortes de gens. Il y a des hommes de première classe. Alors là, ils viennent en aide. Il y a des hommes de deuxième classe, et c'est notre cas. Là, certainement, ils ne sont pas prêts à nous aider. Chers amis du PDCAI, c'était donc il y a 25 ans. Un quart de siècle. برادرانی خۆشەویستی حزبی دموکراتی کوردستانی ئێران، ئێستاوە زیاتر لە 25 ساڵ واتە چارەگە سەدەیەکە هەر دەڵێی دوێنێ بوو. چۆن لە بیرم دەچێ ڕەحمانم وەبیر دێ نزیک بە 30 ساڵ پێش کە لەگەڵ دکتۆر کۆشنێر و فۆتۆگرافیستێک بەناوی پۆلفرۆسکی گەیشتینە بەغدا و لە فڕۆکەخانە. یەکەمین کەسێک کە لە پاش پەڕینەوە دیتم کاک عەبدوڵڵا بوو کە بێسەبرانە چاوەڕوانی ئێمە بوو. بۆ من گەیشتن بە بەغدا هاوتا بوو لەگەڵ دیتنی کاک عەبدوڵڵا. دواتر کە بەرەو کەرکووک و پاشانیش ئەربیل وەڕێکەوتین و لەوێشەوە بۆ دەفتەر چووین. لەوێ بوو کە بۆ یەکەم جار لەگەڵ عەبدوڕەحمان قاسملو چاومان بە یەکتر کەوت. لەگەڵ کەسێک ڕوبەڕوو بووم کە یەکجار سادە و خوێنگەرم بوو، کەسێک کە بەڕەوانی دەیتوانی نەزانم بە 7-8 یان 9 زمانی بیانی قسە بکە. سەبارەت بە فەڕانسەویەکەی زۆرم پێسەیر بوو کە کەسێکی بیانی کە زمانی فەڕانسەوی زمانی ئەسلی ئەو نەبێت بم شێوەیە بە باشی ئاخەفتنی پێ بکە لە کاتێکدا باوەڕ نەدەکرا لە وڵاتێکدای کە لە شەڕدایە. C'était difficile d'imaginer qu'on soit dans un pays en guerre. Je crois qu'il connaissait beaucoup de choses. Il connaissait à la fois la culture. بڕوام هەیە کە تا ڕادەیەکی زۆر باش کللتوری فەڕەنسای دەناسی و شارەزاییەکی باشی لە کللتوری گشتی و تەنانەت خواردنی فەڕەنسا هەبوو. هەروەها شارەزایی لە کتێب و میوزیک و سینەما هەبوو. کەسێکی پخۆت بوو زمانی فەڕەنسایی زۆر بە باشی قسە دەکرد و زۆر کتێبی لە کتێبخانەی فەڕەنسا هەبوو خوێندبەوە. هەروەها نەتەنیا تێکەڵاوێکی باشی لەگەڵ کللتوری فەڕەنسا بەڵکو لەگەڵ وڵاتانی دیکە ئەوروپاش هەبوو. خاوەن کللتوری کوردی ئێرانی بوو تێکەڵاویەک لە کللتورە جیاوازەکان بوو. هەروەها گرنگی بە تەندروستی و کللتور دەدا لە کاتێکدا زۆر قۆڵ عاشقی کوردستان بوو. De l'amour du Kurdistan. کە هەروەها لە ئیرانێژی ئەم بکاربن دیموکراسی بەجێ بکەن. باڵکێشە ku Mirêz Abdurrahman Qasimlu neweka siyasetmedarê din bû, ew serokekî gelekî şareza bû. ما حکوومەتەکە دێسپۆتیک ji حکم daxist. Lê mixabin çend mehan bi şûnda حکوومەتەکە jê xirabtir ket şûnavê. Hikûmeta wiha ku xwedî helwêsteke kevneperest e û muxalifetê jî qebûl nake. Ne tenê li Kurdistanê, lê her wiha li Îranê jî. ئەو زلەمێکی وەها بوو کو di temamê jiyana xwe de xema pêşeroja milletê xwe dixwar. Em Kurdên qedira me jî ev e, ji ber wê dewletek tuneye ku bixwaze piştgiriya me bike. Dor li me hatiye pêçkirin, hûn bi rewşa me ya jeopolîtîk dizanin. Hin hêlên kesayetiya Abdurrahman hebûn ku baş eşkere nedibûn.
قاربو ببویا زلامکی حنون و دیپلومات لبل دناوا خدا او خمگین بو او به چاوه کی رشبین لدنیای دنیری لی او هیلاوی وکد ناف شرطن وی روژه ده اوی چی بکن؟ هلوستا قاسم لو و هفرین وی او بوکو خباتا کد آلی بکن یک جبو مافی ملتی کرد یک جبو پرسا گشتیا ایرانی دمک مجبور ما هات پاریسی ای بگمان اف جبو من شانسه کی پر مزم بو منی کاربویا بهتر او بدیتا و دمه ام جرابون مما مستتی تکلیفی ویکر ویجی کاریل سوربونه قبول کر جادوی دمه دا هند هوالان مجه دا خوازی کر که انسان اکوک بی باشتر بو وره ده پاریس بجی بو جبر که آزادی آویزه ده تو بود کار بو کاری خوشی باشتر ارگانیزه بکن دكتور بله مينا وهيوة مينا أرشيتكتة لا براغ دجي وازي باشة هالي باشة صحتي باشة كتشي جواني يعني جني جواني روش باش ناوي من مينا قاسم لويه باوي من عبد الرحمن قاسم لويه باوي من جالك جاران لبامه بو لگلکی کار دکر شبلکو گلک جار Écoutez, c'est extraordinaire parce que ce personnage بگمان لگاوا یکمین ده عبدالرحمن کساتی یک دیروکی بو او لهمان دمیده جی پروفسورک دیروکی بو یا دویم جی او کساتی یک سیاسی بو کساتی یک کو دور بوجه تروریزم و بوان تایبتمندیان جی لبا بیانیان دهات ناس کرن و لکار و چالاکین خود جی لبر چاو دگرتن وی زمان عربی و گلک زمان بیانی به شیوه و آوای نویسکی دزانین لو رجی لأستا ناو نتوی ده ببوی جه بالداری و گرنگی پیدانا مدیایان وی ریز و رومت جه کساتیا مروان دگرد و خودی کلتورک دولمند بو او شهرزای گلک زمان بیانی بو دکتر بخو کردکی کردستانا ایرانی بو لی به اومده که لی ایراقی ده کارو خبات کرده بو هر به حال چکسلواکی ده جی جیان کرده بو کلتور عربی و فارسی جی ناست کر هر به حال شهرزای کلتور اروپای به تایبت یا فرانسای بو جبرکو لزانینگه ها اینال کوده در ساز زمان کردی دا و ناوند زمان روشلات بو و لهمان دمیدازی لوار کاروبار جواکی و سیاسی ده اکتیو چالاک بو خالا گرینگ آ چالاکی ویجی لوار عدالت و دادمندیا جواکی و سیاسی ده بو که اواجی کاراکتر آوی بو که همه روژه به بردوامی لبه بیاوه ده کارو تکوشینا خود مشاند. Le Kurde a ce qui était avant l'INALCO, donc l'Institut. لتایبەتمەندیەکانی دیکەی قاسملو ڕئالیست بوون و واقعگەرابوونی بوو. لە هەمان کاتدا هەوڵی تەواوی دەدا تا بیر و هزرەکانی بەکردەوەی بکە. هزرە سیاسیەکانی قاسملو لە نامیلکەی کورتەباسێک لەسەر سوسیالیزم خۆی دەردەخات. بەبەستی ئێمە لە بەرنامەکەمان لە دانانی ئەو دیارە تەواوی پێکهێنانی حیزبەکەمان ئەستان بۆ هاتووین بوون بە ئەندامی حیزبەکە بۆ خەبات دەکەین بۆ زەحمەت دەکەین بۆ ژێرە دانیشتین بە نەزەر من سێ شتی ئەساسی یەکێکیان لابردنی ستەمینەتەوەیە پێم وایە ئەوە لە هەر کورتێکی بپرسی بەس بێتە جواب بدەدات دووهەم لابردنی ستەمی جینایەتیە یعنی کێوسانەوە ئێمە دەمانەوێت هەموو ستەمێک لە بین بەرین دیارە ستەمی کێوسانەوەش ستەمی جینایەتیش بەشێکە شتێکی دیکەش بۆ ئێمە مەترحکە لە ئێستاوە بۆ بارزەی بۆرەکەنەویش ئازادیە باشە من نانم هەبێت ئیستیسمار نەکرد بە زمانی خۆشم قسە بکەم بەڵام ئازادیم نەبێ بەو زمانەی خۆم کە کوردیە بتوانم نەزەری خۆم لەسەر وەزعی وڵاتەکەم بڵێم بە نەزەری منەوە مەختومیە ستەمێک ماوە ستەمێکی سیاسی ماوە ئێمە خەبات دەکەین بۆ ئەوەی ئەو ستەمە سیاسیش نەبێت کەوا بوو ستەمی نەتەوەی ستەمی جینایەتی و ستەمی سیاسی
هەر سێکیان لە بنووسیت ئازاد بین بەتەواوی قاسملو کتێبەکانی لە ڕوانگەی چەپ و بە ئەدەبیاتی چەپ نووسیوە. لە بیرمەندانیشدا لەگەڵ کەسایەتیەکانی چەپی دموکراسی خواز وەکو ئادام میشلێک سیاسەتمەداری لەهستانی و کلااو هاوێل خەباتکار و چالاکی سیاسی ئەو سەردەمی چێکۆسلەواکی و یەکەم سەرۆک کۆماری چێک پاش هەڵوەشانەوەی چێکۆسلەواکی هاوڕا بوو. بەپێی ئەو ناسینە شەخسی و لە مێژینەم کە بۆ ساڵی 1974 دەگەڕێتەوە لە عێراقەوە چوو بۆ ئێران، دواتر لە ئێرانەوە چوو بۆ عێراق، دواتر بۆ تورکیا. لەو ماوە کورتەدا بۆ ئەوەی گۆڕانکاریەک بکە، بەڵام دواتر لە هیچ شتێک نەگۆڕا. ئێمە و جیلە بووین کە چالاک و ناسراو بووین، چونکە زۆر کەم بووین. دەتوانم بڵێن ئەوە بووین کە لەسەر مافی کورد قسەمان دەکرد. بۆمان گرنگ نەبوو چە دەڵێن، بۆوانی دیکە گرنگ نەبوو، خەباتی کوردیان بۆ گرنگ نەبوو، چونکە کاری تێرۆریستیان نەدەکرد. هەزرێکی بەڕاستی سرنجاچێژ بوو لەو سەردەمەدا. تا ئێستا شەروایە لە بەراورد لەگەڵ ئێستا لەگەڵ ئەمڕۆی عێراق ئەوە استراتیژێکی سیاسی بوو کە لەگەڵ ئەوانی دیکە یەکسان نەبوو، ئاشتی خوازانە بوو. بۆیە ئەمڕۆ لەگەڵ وەکلا هاوێڵ و ئادام میشلێک دەتوانم بەراوردی بکەم کە بەجی ئەو سوسیالیزمی ئەو دەم خەباتیان دەکرد. ئێمە بۆمان گرنگ نەبوو، چونکە قوربانی ئەم بابەتە نەبووین. بۆیە دژوار بوو خەبات بەجی وڵاتی دەوڵەمەند و ئاشتی خواست بکەین. ئەوە کارێکی کولتوری ئاشکرا بوو. ئەوە بە پێچەوانی سوسیالیست بوو. چلۆن سوسیالیستێک دەتوانێت بکوژ و قاتڵ بێت. بۆیە ئەو وەک سوسیالیستێک لەگەڵ کلااو هاوێڵ و ئادام میشلێک بەراورد دەکەم. ئادام میشلێک کە خاوەن کولتورێکی دەوڵەمەند بوو، هەرەو بوو لە فەڕەنسا دەستی بە دۆزینەوەی ئازادی نوخبەکان پێش ساڵی 1968 کرد. شتێکی سەرسوور هێنەر بوون ئەو کەسانەی دۆزینەوە. ئەوەیە جیاوازی لەگەڵ ئەوانی دیکە. یەکێک لە کتێبە بەناوبانگەکانی دکتۆر قاسملو کتێبی کوردستان و کووردە کە هەرچەند لە ساڵەکانی دەیەی پەنجای زاینیدا نووسراوە، بەڵام تا ئێستاش تازەیی خۆی پاراستووە. De quoi parle le livre ou d'où parle le livre? پرتوکەهان باز ji çi û li ku diket. Ew pirtûk di Pirakê de hatiye nivîsandin û li gor nêrîneke şoreşvanî ya demokratîk û çepî ve hatiye nivîsandin. Helbet cepeke şoreşvanî û rixnegeran e. Abdurrahman Qasimlû ev pirtûk di varekê da nivîsandiye ku di bingeha babet û mijaran de sosyalîzm, rastî û durustiya xwe ji dest didet û her wisa jî ji şop û rêbaza rastîniyan xwe derdikeve. Ew jî di nava van partî û aliyên totalitir û pavanxwaz de. Lewma dibe haydar bin ku ew çepa ku ew baz jê dikin dibe rixnegir be. Dibe dêşkiryarê nişan bide û ew çep dibe ku li ser sosyalîzma waqîgera û realîstane jî rixnegir be û rixneyên xwe bigire. Li ser vê bingehê em ê lêkolîna xwe dest pê bikin. Abdurrahman Qasimlû vê yekê dide zanîn ku devleta otonom dikare alîkariya hemû texqatan biket. Wêje û edebiyata çep dîsan çepa rixnegirane ku Qasimlû qalaveyekê dike çepeke ku basa qazancan diket.
ویجا چه قازانجین تاک کسی و قازانجین گشتی بن. ادبیات چپک کو ج آلیه کی و رخنگیره ج آلیه کی دنوژی به آوایه کی تایبتی آلیکاریا خباتا نتوی دیگت. چپاهان هم هاندر قازانجین گشتیه هم جی هایدر ناسیونالیزما کردیه و چپا وی سردمی شیان و گارینا وی هبو کو وی کاری انجام بده. هر وقت ماکسیم رودانسون لگفتگو و لنقاشن به بجارده و نخبه این چپره به هوربینی و بالداری و او بکارد آنی. Alors, quand je pense que حزبی دموکراتی کوردستانی ایران ئەندامی ئینتەرناسیۆنال سۆسیالیستە و هیچ گەرەنتیەکی تێدا نییە. ئەوە خەباتی حزبی دموکراتی کوردستانی ئێران بوو کە زۆر قوڵ ڕوانگەی ئێمەی گۆڕی. خەباتێکە بەجی زاڵم دەکرێ و بە شێوەیەکیش کلاسیک نەبوو. لەلایەکەوە زۆر بەهێز سۆسیالیست بوو، لەلایەکی دیکەوە زۆر بەهێز نەتەوەیی و ناسیۆنالیست بوو. ئەوەش سنوورێکی هەیە، هەروەکو میتەران لە ستراسبۆرگ پێشانیدا. هێندێک ناسیۆنالیزم و نەتەوەیی بوون باشە، خۆی سەربەرزی و متمانەیە، مایەک بوونی کولتور و پێداویستیشە. بەڵام زیادی ناسیۆنالیزم و نەتەوەگەرایی دەبێتە هۆی شەڕ و ئاژاوە. ئەو کاتەی لە شاخ بووین جەلال تاڵەبانیم بینی کە عەبدوڕەحمان قاسملووی بە من ناساند. بۆیە ئەوە دەجێڕمەوە چونکە چەپبوون جیاوازە تا ئەوەی کە لەگەڵ چەپبی، واتە تەنیا بەجەستە لەگەڵ چەپبی یا بەڕاستی بە بیر و هزت چەپبی. لەبەر ئەوە دووشتی زۆر جیاوازە. جەلال تاڵەبانی بە منی گوت منیش لە گەڕەکی بۆغژانبورگ لە لوبنان لەگەڵ چەپەکان بووم. منیش گوتم جاوە چییە؟ منیش دکتور بووم. بەڵێ پرسیارەکە ئەوەیە چەپبوون. Alors, politiquement, je ne sais pas si je peux parler politiquement. Je crois que... لە بواری سیاسیەوە من نازانم. پێم وایە لە سەرەتادا دکتۆر قاسملو کەسێکی زیرەک بوو، دواتر کەسێکی زیندوو، چالاک و زۆر باش بوو، لە زۆر بواردا شارەزایی هەبوو، شیکردنەوەی لەسەر بابەتەکان هەبوو، هەروەها پێی خۆش بوو ئەو شتانەی کە دەیزانێت لە خزمەت کەسانی دیکە بنێ. لە بواری سیاسیشەوە بەڕای من کەسێکی هەستیار و بەرخۆدەر بوو، لە ناو پەرانتێزدا کەسێکی دیموکرات بوو، لەگەڵ فۆرمولە بەناوبانگەکەی واتە دموکراسی بۆ ئێران و خودموختاری بۆ کوردستان کە شتێکی دروست بوو. تەبیعەتەن ئەوە کلتورێکی ئوروپایی بوو. من نازانم کە ئەو فۆرمولە لەلایەن زۆربەی کوردەکانەوە قبول کراوە یان نا، بەڵام ئەوە جیاوازە لەگەڵ ئەو لایەنانەی کە داوای جیابوونەوە دەکەن. ئەو خەباتەی کە ئەوان خەریکن ئەنجامی دەدەن بە دوورە لە تونداژۆی و ترۆر و ئەوەش لەلایەن ئوروپایەکانەوە شتێکی قبول کراوە. من پێم وایە کە دکتۆر قاسملو لە پێش هەموو شتێکدا کەسێکی سیاسی بوو، فەرماندەیەکی جەنگ نەبوو و ئەگەر بارودۆخێکی دیکە و ئاسایی بواە دەیتوانی ئەندام پەرلەمانێکی باش بێ یان وەزیرێکی شیا و تەنانەت سەرۆک کۆمار بێ. کەسێکی ئەهلی دیالۆگ و وتوێژ بوو، بەڵام ناچار بوو ببێتە سەرۆکی خەباتی چەکداری و نظامی و ئەوەش بارودۆخەکە بوو کە وای کردبوو. دەنا ئەو لە واقعدا کەسێکی ئاکادمی و ڕووناکبیر بوو، بڕوای بە دیموکراسی لە شێوەی ئوروپایی هەبوو، دەشی هەویست کە کارێکی وابکە
کە بەرەو دیموکراسی لەم شێوەیە نزیک ببێتەوە. عەبدوڕەحمان قاسملو ئەگەرچی سەرۆکایەتی هێزێکی نظامی لە خەباتی چەکداریدا دەکرد، بەڵام لە هەمان کاتدا کەسێکی ئاشتی خواز بوو. دموکراسی و ئازادیە دموکراتیەکان کە داخوازی قەتعی ملیۆنها کەس لە کۆمەڵانی خەڵکە ڕۆژ بەڕۆژ زیاتر لەلایەن دەستەیەکی تایبەتیەوە دەکەوێتە بەرهێرش. دەسەڵاتی فەرمانڕەوا تەنانەت بێزی لە وشەی دموکراسی هەڵدەستێ و ئازادی فەردی و ئەمنیەتی گیانی و ماڵی بۆ کەس نەهێشتووە. مافی نەتەوایەتی گەلانی زۆر لێکراو زۆر بێپەروا لەلایەن دەسەڵاتی فەرمانڕەواوە پێشێل دەکرێت. بێگومان لە بیرتانە کە لە کۆتایی مانگی گەلاوێژی پاش هێرشێکی تەبلیغاتی بەرین لەلایەن دەستگا تەبلیغاتیەکانەوە و دوای ڕاگەیاندنی جیهاد دژی خەڵکی کوردستان لەشکرکێشی بۆ کوردستان دەست پێکرا و شەرێکی سێمانگە بەسەر خەڵکی ئێمەدا سەپێنرا. سێمانگی تەواو شار و گوندەکانی کوردستان بە تۆپ و تانک و هەلیکۆپتێر و فانتۆم کوتران. سەدان ماڵوێران بوون، هەزاران کەس ئاوارە و بێماڵ و حاڵ بوون و سەدان کەس گیانی خۆیان لەدەستدا. بەڵام خەڵکی کوردستان یەک پارچە ڕاپەرین و لە بوون و ماف و شەرەفی خۆیان دیفاعیان کرد. بە حەق دەبێ بڵین حیزبی ئێمە ئاڵای بەرگری لە سەرانسەری کوردستاندا خستە شەکانەوە. Voilà, je l'aimais infiniment. À chaque fois que je le rencontrais. بەڵێ هەر جارێک کە تووشی یەکتر دەبووین من زۆر خۆشحاڵ دەبووم، چونکە هەموو کەسێک چاوی لەسەری بوو. هەموو جارێک بیرۆڕامان دەگۆڕێ و لەسەر بابەتەکان ورد دەبووینەوە. هیچ شک لەوەدا نییە کە شەڕ هەبوو، لە زەرورەتی شەڕ، لە ناحەزی و خراپی شەڕ باسی دەکرد. بەڵام لە هەمان کاتدا باسی لە مێژوو، لە سەردەمی ئێمە باسی لە خەباتی چەکداری و هەروەها باسی لەو ئامانجە پیرۆزانە دەکرد کە دەبێت جیهان بگۆڕێ. ئەو بەو ژێستەوە قسەی دەکرد. ئەو کولتورە دەوڵەمەندەی ئەو زیرەکی ئەو لە هەمان کاتدا گەنجی و تازەی ئەو بیرروڕایانەی من لە تەجروبەی دوور و درێژی من لەگەڵ بوونی ئەو دەتوانم بەراوردی بکەم لەگەڵ وەکلا هاوێڵ کە من پێم وایە ئەوان لە یەک گروپی فکریدا بوون کە تەنیا هاوفکریش نەبوون، بەڵکو باز لە ژیانێکی هاوشێوە بوو کە لە یەک سەردەمی مێژوویدا و هەروەها لەباری جوغرافیاییشەوە هاوکات بوون. لە پەنای یەکدانانی سوسیالیزم و دموکراسی ڕسکێکی گەورە بوو. وەکلا هاوێڵ و عەبدوڕەحمان قاسملو وەک یەک بیریان دەکردەوە لەگەڵ ئەو زیرەکی و مرۆڤ دۆستی و لە هەمان کاتدا گەرابوونی تەواودا. بەڵێ ئێستا بەدادوچوون لەو بابەتە لەلایەن لێکۆڵەرانەوە کارێکی کلاسیکە. بەدادوچوون ئاسانترە لە پێگەیشتن و دۆزینەوەی بابەتێک و بە تایبەتی ئەویش لە کاتی شەڕدا، بە تایبەت تریش لە کوردستان و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا. عەبدوڕەحمان خولیا و هەستیارێکی تایبەتی هەبوو، هەر بەو شەوەیەکە بە بێرنارد و فرێدریک باسییان کرد. داینامیزم و چالاکیەکانی ئارامبوونی ئەو بێشک ئێستا باسکردنی ئاسانە. واقعگەرابوون و مەترسیەکانی دەناسی و لەگەڵی بەڕەوڕوو دەبووە. دکتۆر قاسملو هەمیشە بۆ قسەکردن لەسەر بابەتەکان ئامادە بوو، هەموو کات پێی خۆش بوو لەگەڵ پزیشکە فەڕەنسیەکان مناقشە بکە و پێم وایە ئەمە بۆی وەکو ئەرکێک نەبوو، بەڵکو هەمیشە بە دڵخوازی خۆی ئەو کارەی دەکرد و بۆ ئێمەش هەموو کات قسەکردن لەگەڵی هۆی ڕەزامەندی بوو. هەموو کات باسی سیاسەتی نەدەکرد، بەڵکو زۆر حەزی لە باسکردن لە مێژووی خەباتەکەیان و ئاواتەکانی سەبارەت بە گەیشتن بە خۆدموختاری کوردستان هەبوو. ئەو زۆر تایبەتمەندی کوردی ئێرانی هەبوو، چوەکو ڕێبەری حیزب و چوەکو ڕێبەرێکی نظامی کەوەش سادە نەبوو. لە هەمان کاتدا
خاوەنی فەرهەنگێکی بەرزی ئاکادمی و زانکۆیی بوو بەڵێ وەکو کەسایەتێکی ئاکادمی بەڵام لە ڕوانگەیەکی تایبەتێوە بڕوام هەیە کە کاریزمایەکی زۆری هەبوو بۆ ئێمە بە هەمان شێوە نەبوو چونکە لەگەڵ ئێمە پەیوەندێکی دۆستانەی هەبوو بەڵام دەماندید بۆ کوردەکان جێگا و پێگەیەکی تایبەتی هەبوو قسەی بۆ دەکردن شتی بۆشی دەکردنەوە لە گوندەکان لەگەڵ چینەکانی کوردەواری دەدووە بێشک ڕێز و حرمەتێکی تایبەتی لە لای خەڵک هەبوو پێم وایە وشە و دەستەواژەی دروستی بۆ پەیدا دەکرد چ بۆ ئاکادمیەک چ بۆ گوندیەک کە خوێندەواری و نووسینیان نەدەزانی و هەروەها واتای دروستی بۆ هەر بابەتێک پەیدا دەکرد کە پێویست بوو باسی بکە دکتۆر قاسملو کەسێکی ئاشتیخواز و لەسەر ڕێبازێک ئاشتیخوازانەشی دمەشیە واتە شەرخواز نەبوو ئەو فیلسۆف نویسکار ئابووریزان و سیاسەتوانێکی گەڵک هێژا بوو پڕ بەباشی دەزانی و ژنەتەوە یان گەلێ خۆرە چ بکە لە چارچۆوەیە ئازادیên تاکەکەسی ئازادیên گشتی li warê perwerde û hînkirinê li warê tenduristî û saxlemiyê de jî şehrezayiyek tam hebû ew haydarê şiyan garîn û potensiyala netewe û gelê xwe bû herwiha rêza rûmet ji kesatiya mirovên din jî digirt ewane eslên serekeyên karê wî bûn ku mijûlê wanehêtina wan bû û her birî awa jî xebata xwe ziman ewane li gotin û guftugûyên wî de jî bi tewaliyê reng veridan هەرەمانەکانی ئاندرێمان ڕۆمە بیردێتەوە کە دەڵێت ئەو کەسە سەردەکەوێت کە حەزی لە شەڕ نەبێت من بڕوام هەیە کە ڕەحمان شەڕدۆست نەبوو من دەڵێم ئاشتی خواز بوو ئەوە ناچاری بوو کە وای کردبوو ڕەحمان مرۆڤ دۆستێکی بە تەواوی مانای وشە بوو وە بیرم دێ یەکێک لە هاوڕێیانی ئەو سەردەم دەیگوت ئێمە بەلامانەوە دموکراسی لە هەموو شتێک گرنگترە ئەو شەڕی ڕەت دەکردەوە بە بارمتەگرتن و فڕۆکە ڕفاندنی ڕەت دەکردەوە و هەوڵی ئەوەشی دەدا تا ئەو جێگایی ئیمکانی هەبێت شەڕێکی سالم بکە کاتێک خەریکی تێپەڕین لە زیندان بووین تووشی یەکێک لە دەست بەسەرکراوەکانی دوژمن هاتین ئەو هاوڕێمان هاتە دەنگوتی بڕوانە زیندانی ئێمە هەڵسوکەوتی ئێمە لەگەڵ دوژمنەکانمان باشترە لە هەڵسوکەوتی حکوومەتی ئێران لەگەڵ زیندانیەکانیان بە هەموو شێوەیەک ئەو کەسایەتیە کەسێکی ئایندە بینش و داهات و نوار بوو دەیگوت شێوەی خودموختاری فەرهەنگی لە شێوەی وڵاتی سوئیس باشترین شێوازە un petit peu du type de la fédération suisse. Tous les cas compris de l'histoire du docteur Gassemlou. لە هەموو حاڵەتێکدا سەبارەت بە دکتۆر قاسملو هەرگیز حەزی لەوە نەبوو کە خەڵکی ئاسایی لە مەترسی باوێت و هەمیشە ڕێزی لە خەڵک گرتووە بۆ نمونە خەڵکی مەهاباد کاتێک دەوڵەت دەستی بەسەرداگرتەوە خەڵکی ئاسایی نەخرانە مەترسیەوە من پێم وایە کە بەرگری لە خۆکردن بێشک بە تیرۆریست ناژمێردرێت بەڵام لایەنی دیکەی دەوڵەتە و تیرۆریستی دەوڵەتی کە ناچار دەبێ خۆت بپارێزی کە مەجبور دەبی بۆ پاراستنی خەڵکەکەت دەست بۆ چەک ببەیت من پێم وایە لەو بابەتەدا فەڕەنساش هەر بەو شێوەیە بەرگری لە خۆی کردووە و لە کاتی شەڕی ساڵی 1945دا کاتێک خەباتکارانی فەڕەنسایی بە مەبەستی بەرگریکردن ناچار بوون بە دژی نازیستەکان دەست بۆ چەکبەرن کە
کە تەنیا شەڕی ئیدۆلۆژی نەبوو بەڵکو بۆ مرۆڤایەتی و تەنانەت پاراستنی گیانی خەڵک بوو و بە ملیۆنەها خەڵک تێیدا گیانیان لەدەستدا. من پێم وایە کە لەم لێکدانەوەیدا ناکرێ بە ڕوانگەی تەواو ڕەش تەواو سپی و بە سادەیی بڕوانی نەبابەتەکە بەتایبەت لە چالاکی و خەباتی چەکداریدا با تیرۆریست ناسیمدا. ئەوەی من دیتم و زانیم پێم وایە تەقینەوە لە شوێنە گشتیەکان نەکرا و خەڵکی ئاسایی نەکرانە ئامانج. دکتۆر قاسملوو لەسەر چارەسەرکردنی پرسی کورد لە کاتی دانیشتن لەگەڵ وەفدی کۆماری ئیسلامی ئێران بەدەست دیپلۆمات تەرۆریستەکانی دەسەڵاتدارانی تاران گیانی خۆی بەخت کرد. بەپێی سنەت و عادەت و تەقلیدی خۆمان ملەتێکی واین کە خۆشیمان شادیمان خۆش دێت ئێمە دەبێ هەمومان فێری کە باش بژین چونکە ئێمە بۆ ژیانێکی بەختیار خەبات دەکەین ئەوەندە کە لە ئیمکانماندا هەیە وە زیندووین دەبێ باش بژین ئینسان کە فێر بوو باش بژی فێریش دەبێ باش بمرێت ئەگەر پێویست بوو دەبێ باشیش بمرێت ئەوەیە بۆ چوونی حیزبی ئێمە فەلسەفەی حیزبی ئێمە. من لەو بڕوادام کە عەبدوڕەحمان بەو شێوەیە کە باسی لە مێژووی خەباتی کورد دەکرد دەیهەویست وەکو ڕۆژ ئاوایەکان وڵاتێکی سربەخۆی خۆی هەبێ. ئێستا بڕوانن پەیمانی سایکس بیکۆ هەڵوەشاوەتەوە تەواو بووە. چی دیکە ئەو دابەشبوونە کۆلۆنیالە باوی نەماوە. پێم وایە کە دابەشکردنێکی دیکە دێتە ئاراوە کە کوردەکان مافی خۆیان وەردەگرن وەک عەبدوڕەحمان بڕوای پێ هەبوو. من پێم وایە کە لە سایەی خەباتی ئێوە کورد دەگاتە داخوازەکانیان ئاواتەکانیان وەدیدێ. Après notre disparition, en tout cas la mienne. زۆر سپاس. Je dirais زۆر سپاس parce que merci beaucoup. زۆر سپاس دکتۆر قاسملوو لەو بیرەوەرە خۆشانە ئەو خێنگەرمی و دۆستایەتی کە هەیبوو ئەو پەیوەندیە گەرم و گوڕی کە لەگەڵ ئێمە هەیبوو لەو کاتەیدا کە ئێمە لە شوێنێکی دوور لە وڵات وەکو دکتۆر کارمان دەکرد بێشک لەگەڵ دکتۆر قاسملوو ئاڵوگۆڕی زۆری بیر و ڕامان هەبوو زۆر زانیاریمان گۆڕێەوە و هەروەها ئێمە بەشێکی زۆر لە کللتوری کورد و ئەو وڵاتەمان ناسی. بۆیە پێش هەموو شتێک سپاس دەکەم و پێم وایە کە ئەمڕۆ دکتۆر قاسملوو جێگای خاڵیە و بەتایبەتی بۆ کوردەکان جێگای بەتاڵە. جیهان زۆر گۆڕاوە لە ساڵی 1970 تا ئێستا. بەڕاستی ئێستا جێگای ئەنالیز و لێکدانەوەکانی ئەو خاڵیە و بۆشایەکی گەورە دیارە کە دەیتوانی لە ڕادەی ناونەتەوەیدا و هەروەها لە ڕادەی کوردیدا ڕۆڵ بجێڕێ. وی دیرۆکە جیهانێ بە باشی دەزانی شەهرەزاییەک باش لە شۆڕشان هەبوو جوان گاوین سیاسی و حەوجەی وڵاتێک دیاریکری و نەتەوەیەک دیاریکری وەکە یا کوردەکەن شەهرەزایی هەبوو داکو بکارە ئۆتۆنۆمی یانجی سربەخۆیی بستینە ئەواژی هێزەک مەزنە وەکە فەڕەنسی دەبێژن تەژی و تام لە جێ خۆدا ئەو نخبە و لێزانێک بوو و هەر تم دەزانی بە کێرا بەربڕوویە. پێم گوت لەوێست دەکەی چونکە زۆر مەترسیدارە. من دوو وەڵامی شەخسیم هەیە بۆ ئەمە. یەکەم بۆ قسەکردن لەسەر بابەتێکی زۆر گرنگ ئەویش بابەتی کورد بوو واتە وتوێژ ئەویش لە ڕێک لە کاتێکدا بوو کە
خومینی مردبوو ئەو پێی وابوو کە ئێستا جیاوازە و سەردەمێکی زۆر گرنگە و ئەوەش ئەو نرخەی هەیە کە خۆت لە مەترسی باوەی. وەڵامی دووهەمیش ئەوەیە کە ئەو کەسایەتیە زۆر گەورە بوو، ئەوەندە گەورە بۆ زانینی بارتەقای پەستی و کەمبوونی دوژمنەکەی. بەڵێ 25 ساڵ بەسەریدا تێپەڕی. ڕەحمان تەنیا بیرەوەریەکی سادە نییە، ئەو بیرەوەریەکی پڕمانایە کە بۆ مەبەستێکی تایبەت بوو، ئامانجێکی ئەوەندە پیرۆز و جوان و لە هەمان کاتدا بۆ هۆیەکی تراژیک. بەڵام هێشتا لە گۆشەیەکدا دەژی، ئەویش لە ناو دڵەکان و لە ناو بیر و هەزرەکاندا.